دوێنە شەو کاتژمێر 9 و دیارە لە بازاری سێبیران کە دەکەوێتە ناو جەرگەی شاری هەولێر ئاگرێک کەوتەوە. دوای کەوتنەوەی ئەو ئاگرە تیمەکانی بەرگری شارستانی ڕاستە و خۆ گەیشتنە شوێنی ڕووداوەکە، هەروەها هەموو تیمەکانی شارەوانی، هەموو بەشەکانی پۆلیس، ئاسایش، خودی بەڕێز پارێزگا خۆشی تاک و بەیانی لێرە ئامادە بوو. توانرا بە ماوەیەکی کورد احتیوای ئاگرەکە بکرێتن. تیمەکانی بەرگری شارستانی توانیان ڕێگری لە تەشەنەکردنیەوە ئاگرە بکەن لۆ ناو بازاڕی قەیسەری، لەبەرەوەی وەک خۆتان دەزانن بازاڕی قەیسەری پێکهاتووە لە هەزاران شوێن، لە هەزاران دوکان هەمووشی پێکەوە بەستراوەتەوە. خوا نەخواستە ئەگەر ئەو هەوڵ و هیمەتەی تیمەکانی بەرگری شارستانی و هەموو ئەوانەی لێرە ئامادە بوون، هەروەها هاوڵاتیانیش نەبووایە ئەوە ئاگرە تەشەنەی دەکرد و احتیمالی هەبوو هەموو بازارەکە بووستێ. بەڵام توانرا بە ماوەیەکی کورد ڕێگری بکرێت تەنها لە بازاری سێبیران ماوە. ئەوەی من ئاگادار بم تەنها دوو دوکان پەڕیتەوە تەشەنەی کردووە، ئەوی تر ئاگرەکە کۆنتڕۆل کرا. ئاگرەکەش بە تەواوی لە کاتژمێر 5 بەرە بەیانی ئەمڕۆ بە تەواوی کۆنتڕۆل کرا. بەڵام ئەوەی دەیبینن ئەو دووکەڵەیە یاخود نوێبوونەوەی ئاگرە بەهۆی زۆری ئەو جل و بەرگ و ئەو بەتانی و جۆرەها شتکە کە یارمەتی دەرە بۆ دروستبوونی ئاگر کە کۆکرایتەوە. کاسبکارەکانیش لەبەر ئەوەی ئێمە نزیکین لە ڕۆژانی جەژن، دیارە کاڵا و شتومەچێکی زۆریان هیناوە، وەکو کۆگایەک شوێنەکانی خۆیان بەکارهیناوە، هەروەها لە سەربانی قەیسەری و لە پێش دوکانەکانی خۆیان وەکو کۆگایەک ئەو کاڵانەیان هەموو لەوێ کۆ کردیتەوە. ئەوەش بوویتە یارمەتی دەرێکەوە ئاگرەکە بەو شێوەیە زۆر بی و ماوەیەکی زیاتری بووە بۆ کۆنتڕۆل کردنی.